هاوڵاتیانی کەرکووکداوە لەلایەنە سیاسیەکانی هەرێم دەکەن بە تەنگەوە هاتنیان بۆ دۆخی کەرکووک هەبێت و ئەو کێشانی لە ڕووی سیاسی و ئەمنی ویداریەوە لە کەرکووکەیە چارەسەر بکرێن. وەکو گەنجێکی کەرکووک من لەم شارەیان بوو لە یەکەم ڕۆژی کە لە 16 ئۆکتۆبرەوە ڕوویدا ئەو کاتە ینی بۆزەکە بە شێوەیەکی کەم نائارام بوو بەڵام ینی مەوکو کەرکووکی کەرکووکمان جێ نهێشت و هێشتا ینی لەم کاتەیە ئێستا کەرکووک زۆر ئارامە و هیچ کێشەیەکی لەسەر نییە و ستایشی سەرکردایەتی یەکێتی ئەەکەین کە هەموو کات لەگەڵ خەڵکی کەرکووکا بوونە نەکو وەکو هێزەکانی دیکە کە ئێستا لە دەرەوەی کەرکووکن و باسی کەرکووک دەکەن. پێمان باشە لایەنە سیاسیەکانیش لەو بێنە نەواقعەوە تێبگەن لەوە کە پێش شانزەی دا شتێک بۆ ئێستا شتێکەیە بۆیە داواکارم ئەوانەی وەکو ئەندامی ئەنجومەنی مەحافەزە چی لە هەولێر چی لە سلێمانی ماونەتەوە تا ئێستا بێنەوە کەرکووک و دۆخەکە ئاساییترکەنەوە هەوڵ بن پارێزگارێک بۆ کەرکووک دابنێن کە ڕاستەوخۆ پارێزگارە بێتم مەسئول لیژنەی ئەمنی کەرکووک کە ئەمە بۆ خۆی باردۆخەکە بەلایەکە گۆڕێ کادرانی پێشکەوتوی کێتیش لە کەرکووک جەخە لە سەهێوەرکردنەوەی دۆخی کەرکووک دەکەنەوە و پشتیوانی سەرکردایەتی کورد بۆ دۆخی نوێی کەرکووک بە پێویست دەزانن. ئێستا پەرلەمانتارەکانیان لە بەغدا داوامەکەن لای حکوومەتی عراقی لە مووسڵ داوامەکەن کاریشەکەن بەڵام ئامادەنین کە ئێمە زۆر پێویستمان بۆیە پارێزگاری کەرکووک دابنێنەوە کە مڕەشەحەکەمان کاکرزگار عەلیە بۆ ئەوی بتوانێت بەشێک لەو ناخۆشانی خەڵک لەو کێشە و گرفتانی خەڵک لە وەزعی ئەمنی شارەکە لە ڕووی ئیداری لە خزمەت گوزاری کێشەکان چارەسەر بکات پێویستمان بە پارێزگاری کەرکووکە بەڵام ئەندامەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە لیستی برایەتی کە لە برایانی پارتین ئامادەنین بێنەوە کەرکووک دەنگ بۆ ئەو پارێزگارە بدەن ڕەنگ هەندێک لە تورکمان و عەرەبەکان ئامادەن بەڵام کوردەکانی خۆمان کە پارتین دەنگ نادەن بۆ بێنەوە لە ئەنجومەنەکە کۆبنەوە دەنگ بدەن بۆ پارێزگاری کەرکووک تاکو و بەڕێگا قانونەکەی خۆی بێ بە پارێزگار داوا لە هەموو لایەنەکانەکەم قۆناغی یەکەم بێنەوە ناو کەرکووک بۆی پێیان لە شوێن و بارەگاکانی خۆیان و خەڵکەکەی خۆیان هەنی هەموو لایەنێکی سیاسی حتمما خەڵکی خۆی هەیە گیر بێتەوە ئەم شارە بە کوردبوونەوەی خۆی بناسرێتەوە چونکە گەتوو لە دەرەوەی شارەکەبی کوردی تیا کەم بێ ئەمە کۆمەڵی گرفتی بۆ خەڵکی کورد دروستەکە بۆیە هیوادارم لایەنە سیاسیەکان بێنەوە بە یەک هەڵوێست پێ لەسەر مافی کەرکووکچێتی خۆیان داگرن حەقیان نەبێ لەسەرەوە قیادە چه ئەمرێکیان پێکە حەقیان بە تایبەت بێ بەوەی کە بۆ کەرکووک چی بکرێ لە کەرکووکە چۆن بکرێ بۆ نمونە ئێستا من هەستەکەم لایەنە سیاسیەکان لە مووسڵ هیچ گرفتیان نییە هەمیان چوونە لەوێ محافز هەڵەبژێرنەوە محافز دانێنەوە لە بەغدا پەرلەمانتاریەکانیان داوامەکاتەوە بەڵام کە دێتە سەر کەرکووک هەندێکیان پێیان وایە مادام کەرکووک داگیر کراوە ئێمەنای بڵێ ئێمە ژەزانین داگیر کراوە بەڵام جۆری داگیرکردنەکە بەو شێوە نییە کە کادیر و کورد ڕاو بنێن. لە قۆناغی ئێستادا یەکێتی لە شاری کەرکووک زنجیرەیە کۆبنەوەی دەست پێ کردووە بۆ هەڵوەستەکردن لەسەر دۆخی نوێی کەرکووک بە ئامانجیدانانی پلان بۆ داهاتوو گەیاندنی ئەو کێشانە بە بەغدا لە ڕێی وەفدێکەوە کە یەکێتی ڕەوانەی بەغدای دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.